دیسانەوە هەروەکو چەند مانگ ڕابردوو ئازیزان کە بیتکۆین لە مەحدودەی 18 19 20 21 22 دلار گەمەیە کرد، زیاتر لە مەحدودەی 19 بوو 20 21 دلار گەمەیە کرد. هەروەکو ئێستا شەبینن کە بیتکۆین لە مەحدودەی 16 بوو 17000 دلار گەمەیەکە. هەروەکو لە ڕابردوومان بینی کاتێک کە بیتکۆین لە مەحدودەی 19 20 21 دلار گەمەیە کرد، ئێمە شاهدی دامپێکی شەدیدی دراوی ئەلکترۆنی بیتکۆین بووین کە بووە سەبەبی ئەوەی هەتاکو 15000 دلاریش بێتە خوارەوە لە ماوەکانی ڕابردوودا. تەنها هاتمە ڤیدیۆی دروست بکەم کە زۆر ئاگاتان لەو بازاڕی بی، چونکە بیتکۆین لە مێژە لە مەحدودەی 16 بوو 16 و نیو 17000 دلار گەمەیەکە. ئەگەر ئەو جارە بیتکۆین بێت و دیسانەوە بگات بە 16000 دلار یاخود نزیکەی 15000 دلار، دڵنیابن لەوەی بەڕێزانم کە ئێمە دیسانەوە شاهدی دامپێک واتە دابەزینێکی شەدیدی دیسانەوەی دراوی ئەلکترۆنی بیتکۆین دەبین و ئەم داکشانەش تەسیر لە هەموو بازاری یاخود هەموو دراوەکانی کریپتۆەکە کە لەناو بورسی جیهانین. ئەگەر ئێوە دەتانوێت دراوش بکڕن، هەرکو گوتم بە مدیریەتی سەرمایە بکڕن بۆ ئەوەی کاتێککە بیتکۆین زیاتر دابەزی ئێوە بتوانن زیاتری ناو دراوانەی هۆڵد بکەن کە لە چەند ساڵی ڕابردوودا قازانجێکی باش بۆ ئێوە دەبێت.